بۆ هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارانەی ڕژێمی باسی ڕووخاو کە لە دژی گەلی کورد دەری کردوون بۆ تەعریبکردنی ناوچە دابڕاوەکان پێویستی بە بڕیاری ئەنجومەنی نوێنەرانی عێراقەیە. پەرلەمانتار مەریوان ناتر دەڵێ ئەگەرچی لە خولەکانی ڕابردوودا خوێندنەوەی بۆ کراوە و بۆ ئەوەی ئەو بڕیارانە هەڵبۆشێتەوە پێویستی بە فشاری سیاسی هەیە. علاقی بە قەراراتی لیژنەی شئونی شیمالەوە هەیە، ئەوە بە بڕیاری ژمارە 29 ساڵی 2012 حکوومەتی عێراقی هەڵی وەشاندوێتەوە، بەڵام جێبەجێ نەکراوە. جێبەجێ نەکردنەکەی بوعدی سیاسی هەیە، بۆیە پێویستە بە فشاری سیاسی ببرێتە بواری جێبەجێکردنەوە و ئەوەی کە عێراقی بە قەراراتی مەجلیس قیادە ثەورەوە هەیە، ئەوەیان لە دەوری پێشووە هاتوۆتە پەرلەمان خوێنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە، بەڵام پێویستی بە دەنگدان بووە، دیسان بە زەختی سیاسی ڕاگیراوە، ئیدراز نەکراوە لە جەدوڵی ئەعمال بۆ دەنگدان لەسەری ئەمەش پێویستی بۆ دیسان فشاری سیاسی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن سەرکردایەتی هێزە سیاسیەکانی عێراقەوە فشار بکرێ بۆ ئەوەی کە هەم ئیدراج بکرێت لە جەدوڵی ئەعمالی پەرلەمانە، هەم دەنگی پێویستیش بەدەست بهێنێ. قەراراتی مەجلیس قیادە ثەورەوە هەیە، قووەتی قانونی هەیە، چونکە ئەوانە وەکو قانون دەرکراون و وەکو قانون جێبەجێکراون. ئەوە پێویستە. نوێنەرەکەی کەرکووک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێ ئێمە ئەرکی خۆمان جێبەجێ کردووە و پێویستمان بە پشتیوانی و سەرکردایەتی کورد و حکوومەتی هەرێم هەیە. ڕاشی دەگەیەنێ تەنها یەکێتی نیشتمانی کوردستان پشتیوانە و لەسەر ئەم پرسە هەڵوێستی هەیە. ئەم هەوڵانە پێویستی بە یەکگرتنی و تێکەڵکردنی هەردوو هەوڵەکانی پەرلەمانتاران و فراکسیۆنانی کوردستانیەوە هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی. ئەوەی کە علاقی بە پەرلەمانتار و پەرلەمانتاران و فراکسیۆنەکانی پەرلەمانەوە هەیە، ئەرکی خۆیان بە تەواوەتی جێبەجێ کردووە، بەڵام پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی ئەوانیش بە ڕۆڵی خۆیان هەستن، بە ڕۆڵی تەواوکاری خۆیان هەستن. لەم دەورەیە من زۆر بە سەراحەتی ئەڵێم، جگە لە قیادی سیاسی کە بینە سەر قیادی سیاسی حزبی، جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مستەوای قیادی سیاسی هیچ هێزێکی سیاسی تر ئەلەم دەورەیە دەستی بۆ ئەم مەلەفانە بردنە هەوڵی بۆ نەداوە، هەوڵی چارەسەرکردنی نەداوە. بەهۆی هەڵنەوەشانەوەی بڕیارەکانی ڕژێمی باسی ڕووخاو، ڕۆژانە دانیشتوانی گوند و دێهاتەکانی سنووری ناوچە دابڕاوەکان دووچاری کێشەی جۆراوجۆر و زەوی و زار دەبن لەگەڵ عەرەبە هاوردەکانی ئەو سنوورە، تاکە چارەسەریش هەڵوەشاندنەوەی ئەو بڕیارانەیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.